السلام عليكم طيبان عزیز و خۆشەویست سڵاو و ڕەحمەتی خودای گەورە پڕۆژە بەسەرتان مامۆستی ئیسماعیل سابح ئەمڕۆکە لەگەڵتانم بۆ شیکارکردنی ڕاهێنانەکانی ناو لە ڕووی ناسراوێ لە ڕێزمانی کوردی پۆلی هەشت. ڕاهێنان یەکەم بڵێ لەم دەقا ناوە نەناسراوەکان دەربهێنە و بیان کە بە ناوی ناسراوە ئەمە لێرەدا دەقەکەی ناخوێن و تەنها ئەوە وەڵامەک هەیە ئەوە ناوی نەناسراوە ئەوش ناوی ناسراوە ناوی نەناسراوە ئەوش ناوی نەناسراوە باخێک دەبێتە باخەکە گوندێک دەبێتە گوندەکە دارێک تۆ دارەکە دار هەنارێک تۆ دار هەنارەکە هەنارێک دەبێتە هەنارەکە کانیەک دەبێتە کانیەکە میوە دەبێتە میوەکە بادیە دۆ دەبێتە بادیە دوێکە شوانێکە شوانەکە بلوێر دەبێتە بلوێرەکە کەشێک دەبێتە کەشەکە ئەوە کردمان لە ناوی ناسراوە گۆڕیمان بۆ ناوی ناسراوە. ڕاهێنانی دووەم دڵێ لە دەقەکەت پێشتر ناوە ناسراوەکان دەربهێنە و نیشانەکانی ناسراوی دیار بکە. باخەوان ئەوە ناوی تایبەتیە باشە ناوی مرۆڤە لەو دقی وەکو ناوی مرۆڤ بەکارهاتووە. باخەکە نیشانی ناسراوی بریتێ لە ئەکە ڕەزەکە بریتێ لە ئەکە کانیەکە بریتێ لە ئەکە نیشانی ناسراویان چیاکە کە بریتێ لە نیشانی ناسراوی شوانە ئەو بزوێنی کورتە دەبتە چی ئەو بزوێنی کورتە دەبێتە نیشانەی ناسراوی کە وتمان لە زیاتر ئەکەی بەکار هاتووە. ڕاهێنانی سێم وەڵامی ڕاست هەڵبژێرە. یەکەم پێشمەرگەکە پێشمەرگەکە چییە؟ ناوێکی تاچی ناسراوە لەبەری بەس ئەکەی چۆتە سەر باشە. ڕووبارەکان لەبەری ئەکانی چۆتە سەر دەبتەمە دەڵێ لەما مەسە ناوێکی کۆی ناسراوە. لادێکە ئەکەی چۆتە سەر ناوێکی تاچی ناسراوە. لاوانێک یەش چۆتە سەر لەگەڵ ئانی دەبێتە دەبێتە کۆی نەناسراوە کەواتە وەڵامی وەڵامی ڕاست درستە. ڕووبارەکان ئەکانی چۆتە سەر دەبێتە چی دەبێتە کۆی ناسراوە. ڕاهێنانی چوارەم دەڵێ هێڵبەژێر داهاتوەکان شی بکەوە فڕۆکێک لە فڕۆکەخانەی هەولێر نیشتەوە فڕۆکەیەک دەڵێ مامەسە ناوە تاکە نەناسراوە گشتیە هەروە ئەرچی بکەرە لەبەرەوەی ئەرچی چۆتە سەر بۆیە دەبێتە چی دەبێتە ناوێکی نەناسراوە. دووەم دەڵێ گەشتیارەکان لە کانیەکە ئاویان خواردەوە. گەشتیارەکان ناوە کۆیە ناسراوە ئەرچی بکەرە. کوم زانی کۆیە ئەکانی چۆتە سەر کوم زانی ناسراوە ئەکەی لەگەڵدا هەیە. کانیەکە ناوە تاکە ناسراوە گشتیە ئەرچ تەواوکەری بەیاریدە لەبەری کەوتوتە چی کەوتوتە دوای ئامرازی پەیوەندی لە بۆ ئێشت بێتە تەواوکەری بەیاریدە. کوم زانی ناوە لەبەر ئەکەی چۆتە سەر کوم زانی تاکە لەبەرەوەی ئانی پێوە نییە کوم زانی ناسراوە لەبەرەوەی ئەکەی پێوەلکاوە تەواو بەو شێوەی دیاردێک ئەدی کوم زانی گشتە لەبەرەوەی کانیەکەی دیاری نەکردیە. ڕاهێنانی پێنجەم ئەرچی ماڵە دەرێ داڕشتنی بنووسەکە پێز ناوی ناسراوە پێز ناوی ناسراوی تێدا بێت ئەمە لێرە داڕشتنەکەمان نووسیە. ژینگە واتە ئەو شوێنێک کە لێی دەژیت درێژە بە ژیان دەدەیت ئەگەر بمانێ ژینگەمان پاک بێت دەبێت گۆڵ بچین ئاویان بدەیت چونکە ئەگەر ژینگەمان پاک ئەوە ئێمە یارمەتی خۆمان و برایەکانمان و خوشکەکانمان و هاوڕێکانمان داوە هەر چەندی گوڵەکان درختەکان ئاو بدەین ژینگە شەقام و شار و جوانتر و ڕازاوەتر دەبێت هەوایە شفێنێکتر وەردەگرین لێردامە پێنج ناوی ناسراوە پێنج ناوی نەناسراومان بەکارهێنەوە بۆ خۆتی بەزیدێل دەتوانین لە خۆت ناوەکان دیاری بکەیت. لە مەرجەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردنادرا بتوانین سوودیان لێ ببینی تا ڕیکۆردی وانێشتر هەر شاد و سەرفراز کامران بن. سەلام عەلەیکوم ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.